ئەو ڕێبوارجانە گەر 12 ملیۆنی کەم دەستکە عملیاتی جگەرەکەکە ڕۆژانەڵی خوایە بمان کوژیت و نەجاتمان بێ ئەمەی کێشەوە خەفەت و مەراقەیە بەداخی بۆم لە دەستدانە زۆر تۆڕە بوویم بەیانە چی بوو؟ وەڵی تر منەوە لە خیلی لێم ساڵات دوو هاوڕی زۆر نزیکم لە دەستەوە چ بکەین یعنی هەموو مەسیری هەمومانە هەر هەفتەی وێکی هەر مانگی وێکی یعنی وامان لێ هاتووە سەر ڕۆژانەڵی خوایە بمان کوژیت و نەجاتمان بێ ئەمەی کێشەوە خەفەت و مەراقەیە خۆ چۆنی؟ خۆم باش نیم خۆشم باش نیم باشە بینی شەڵە چاو چۆنە؟ وڵای ترخوا ڕەحمکە خۆم هەناوەتە دەستخوا کۆتا جارکە قسەوەک نەرمیخانە کرد چی پێوتی؟ هەفتی پێشوو بوو لەلای بوو من هەفتی پێشوو نەمدوانی خۆم بچم لەگەڵ برای بەڕزم کاکاروان و گوڵی خان سەردانم کرد زۆر ناساو بوو زۆر بێتاقەت بوو ئەو ڕێبوارجانە گەر 12 ملیۆنی کەم دەستکە عملیاتی جگەرەکەکە وەڵامی تر کە پێی نەبێت دەسەڵات نییە بەچی ئەڵێ هونەرمەندێک ژیانی دەسە 12 ملیۆن ساو دەسینەکە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە یعنی حیفە دانیشی تر هونەر بکەیت لەم وڵاتەیە یەکێکی وەکو نەرمین خان چەندین ساڵە خەریکی هونەرە ماڵەکەی لەکوێ 35 کیلۆمەتر لە سلێمانی و دوورە خۆ خانۆکەی دیوە چۆنە ئێستا خەڵکەی بینەڵەوەی هەیکەلی ئاڵتونی بۆ بکرێەوە هەیکەلی بۆ مەکە دوو هۆدەی بۆ بکە لە ناو شارە چەندین هونەرمەندمان هەیە ئاوا نەخۆشەوە لە ماڵەوە کەوتووە هونەرمەندمان هەیە 25,000 تەبع لە ماڵەکەیان نییە بەڵام بەچی ئەڵێ هەیەنە بە هەزاران دەفتەرە دۆلار بۆ کەناڵەکانی خۆیان سەرفکەن ئەوەی خۆیان مەبەستیان بێ بۆی سەرفکەن لەبەری تە قسەم پێ مەکە با قسە نەکەم دەستەمە درێژ بی